بەڕێز دکتۆر محەممەد یحسان شرۆفەکاری سیاسی لەگەڵمانە بێ سەبارەت بە زیادبوونی مەترسی سەرەڵدانی داعش لە سووریا. دکتۆر سواز بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەم دۆخەی کە لە سووریا هەیە هەلێکی باش نییە یا خود ژینگەیەکی باش نییە بۆی جارێکی دیکە داعش سەرەڵ بداتەوە. پێشەکی زۆر سپاس بەڵێ من ئەڵێم دەرفەتێکی زۆر چاکە جارێ بۆ داعش کە جارێکی تر سەری هەڵبێت لەبەر خەلایی نایمەی داعش ئەسڵەن لە عێراقەوە ئەزیەتێکی وان نەیخواردیتەوە تاکو بڵێ نەماون. ڕاستە ئەمەلیاتەکانیان کێرڤیان کەم بووە بەڵام مانای ئەوە نییە بئەنەه داعش نەماوە لە عێراق بەڕاستی. ئەتوانن جارێکی تر خەلایی نایمەکانی خۆی بگەڕێنەوە سەر ستەیج دەرفەتێکی باشە، بەڵام خۆشبەختانە ئەو شتەکەی کە باش بوو لەبەر حکوومەتی عێراق قانونی عەفوی عام تەخیر کرا تاکو داعشەکان بێش شەک لەبەر یەکێک لە مەطالیبە سونەکانەوە بوو لأنه قانوني عفو عام دربچێ لا زۆربەی ئەو سونەکان دەربچن. جارێک تر لە حەبس و زیندانەکانی حکوومەتی عێراقی کە ئەوەی ئێستا جەبهەت نەسڕەیی ئەوەی ئازادیان کراون. ئەمە مەترسیەکی تەواوە، ئەمە احتیماتەکە لەسەر چەند نقطەیەکی تر حقیقەت لەبەر مخرجی جەبهەی نەسڕە و مخرجی داعش عین سیناریۆی 2014 کە لە مووسڵ دووبارە ڕوویدا ئەمڕۆ لە ڕقە و لە حەسەکە و لەو جێگانەی کە جەبهە تەحریری شام مختارەکە عینیەکە سیناریۆهەکە مختارەکە ینی مخرجەکەش لە عینی جێگایەوە بزانم، بەڵام ئەمڕۆ داعش بەشێکی دیانیە. ئەو 28 حزبانەی کە لە ژێر ئاڵای جەبهەت النەسڕە کە پێی ئاڵای غورفەت هەیئەت عەمەلیات غورفەت فتح المبین کە ئەوەی ئێستا هجوومیان کاتە لەسەر شام، حقیقەت ئەمە چەند دەلالەیەکە ڕاستە داعشتیانە، بەڵام داعش دوور نییە مسلسلەی تر بێت لە جێگایەکی تر سەری هەڵبدێت. عێراقیش مەلعەبێکی تەمامە بۆ ئەو شتانە. احتیماتەکە لەسەر مووقفی حکوومەتی عێراقی ئایا چۆن بێ. ئەمڕۆ چەند تەسریحێک هەبوو لە بەغا جم و جوڵێکی جدی هەیە لە بەغا خەڵکێک هەیە حەزی لێ شەڕ بکات لە دیمەش بە ئەعزاری واهی نازانین لەسەر چ سەبەب مەذهەبی یان قەومی، بەڵام عەمەلیەتێکی انتحاری حەقیقیە لەوان. خەڵکێکی تریش هەیە بەڕاستی عاقڵان تەفکیرەکات ئەم دوسێ ڕۆژە مووقفەکە لە بەغا دیار هەبێ کە عێراق چۆنە بێ. بەڵێم ئەگەر عێراق بەشداری کرد لەم شەڕە حقیقەت زەربەیەکی بەقووەت دەخوات و داعش جارێکی تر قایمترە بێت لەبەر خەلایەکانی داعش لە ناو شیعە و لە ناو مەناطقە سونیەکان زۆر بە قایمترن لە جاران. زۆر باشە دکتۆر، پێتان وایە داعش وەکو گروپێکی چەکداری جارێکی تر خۆی دەرەخاتەوە یان لە ناو هێزەکانی تر ئاتوێتەوە ئەبێ بە بەشێک لەو هێزانە؟ بێشک ئەتوانێت کاکە کەرەستەکەی لەوەیە قیادەکانی لە سژنە ئەرتیباطەکانی مەوجودە عینیشتە مەدرسەکەی کە لە جەبهەی نەسڕە و هەیئەی تەحریری شام و غرفەی عەمەلیاتی فتح المبینی ئەوانەی کە گروپەکان هەمووی تێدا عینەن داعشی شەکیکی لە ئەوانەیە. لەناوبینی گروپە جیهادیەکان زۆر ئاسانە تەفاهم لەگەڵ یەکتر بکەن ئەگەر مخرجەکە یەک بێ. لەبەر ئەمڕۆ دیارە مخرجەکە لە کام جێگا دێساتیە ئەم ئەسنەی سووری بۆ ئەمڕۆ لە دوای خەڵک ینی ئەو جەماعەتانەی کە مثلا ئیرانە رووسیە بێزار بوون لە نظامی بەشار، حقیقەت پێیان وتی ئۆکێ ئێمە تااقەتی تۆمان نییە با نارکم یاکل حەتە بکوم وەکەڵێن. ئەمڕۆ سیر کە ڕووسەکان دەستیان لێ شت ئیران قەت سەعدادی نییە کارێک بکات لەو بەشار ئەوە ئێمە ئەڵان لازم چ بکەین کە عێراقیەکان پێویستە لازم چ بکەن لەم کۆناغا خۆمان بکەینە قوربانی سیاساتی ئەقلیمی یان قبول بکەین کە جەیشێکی حقیقەت دەوڵەتێکی تەڵەبان لەسەر حدودت بێت، یان چۆن عێراق تەحاملەکە لەگەڵ ئەسەد. ئایا کورد عێراقی و لەگەڵ کوردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێن یارمەتی بدەن ئەتوانین کۆنتڕۆڵی داعش بکەن لە لای ترەوە تاکوونێن ئەم لا یان نە، یان ئەم جار لەم لای عێراقەوە ئەم گروپانە چۆن تەعاملەکەن لە جێگاکەی تر یان نە، ئایان ئەسەد ئەتوانێت تەنها زێر و ماڵ و شتەکانی خۆی ڕابکات و پێ بگەهێن بشتە ڕووسیا و بە چەند کولفەکەی چەند بێت یان نە، یان ئەسەد ئەتوانێت حیمایی خۆی بکات تەمامەت لە دەوروبەری لەبەر پێی دێتاکردن عسکەری هەیە توانێت حیمایی شام دیمەشق بکات لە مەرحەلەیەکی موقەت تاکو لەگەڵ مفاوەزات بکەن زختێکی جدی لەگەڵ بکەن عملیاتێکی انتقالی هەبێ حتى ئەگەر لە سوڵتەش بێت لە فترەیەکی موقەت تاکو بچێت. ئەمە احتیماتەکە بلەوە من لەسەر عێراقیەکان چۆن تەفکیرەکەن کە عێراقی بما فيهم كرد
ئێمە چۆن تەفکیرەکەین تاکو خۆمان نەجاتکردن خۆ نەجاتکردن لە شەڕێکی وا ئەمڕۆ قیمەی جورعەت و نەهامەتیە ئەگەر چی بتێ بەشێ باشە کەواتە لە شەڕێکی دکتۆر کە هیچ ناقەیەک و جاتێکتانی مامەڵەی تەندروستی عێراق لەگەڵم دۆخی ئێسایە ئەوەی کە لە سووریا گوزەری ئەبێت چی بێ پێویستە چی بکات ئەبەت یەکەم شت ئەڵێم من ئەڵێم پێویستە عێراق تەدەخل لە میشەنەکات حەقیقەت ئەمە شەڕەکەی عێراق نییە لەبەر ناتوانێت شتێ لە قازان بکەیت وەزعەکەی تۆ خۆش لەناو عێراقەوە لەو وەزعانیت کە بکەیت حدودەکەی خۆت بپارێزی مهاجرینی سووری زۆر نەیە نەنێرە عسکەرەکەی سووریش نێتە لێر لەبەر فەوزایەکی دروستە بێت نقطەی تر مووقفێکی موحد دابنیت مووقفێکی عێراقیانەی تەمامەن دابنیت لەبەر خەتەری ئیسرائیل لەسەر زۆرە خەتەری داعش لەسەرت هەیە مووقفت بەرامبەر ئەمریکا زۆر حساسە عێراقی چۆن ئەتوانم بڵێنکە کە ئەم شەڕە ئێمە حەزمان لێە وەک ئەمڕۆ کە بەیانی جەنابی سەرۆک ئەگەر ئاگاتە لێبێ بە تەواوی با عەقلانە ئەڵێکە کە ئەمە مشکلەکەی خۆتانە تەمان ناکەن ئێوە هەمووتان پێکەوە سەقامگیریەک و ئارامیەکی بکەین بەڵام ئێمە نابین بەشێک لەم شەڕە تااقەتی ئەومان بین بەشێک لەم شەڕیان قازانجی هیچ کەسێک تێدانە بین بەشێک لەم شەڕە و لە قازانجی عێراقیەکانیش تێدانە بە هەموو ئەطرافەکان حتا شیعش من ئەڵێم شیعەکان ئەگەر ئیسرار بکەن لەبەر بەشدارین عەمەلیەتێکی ئینتحارێکی قایمە بوو شیعەکان حەقێکیان هەیە لە عێراق بڵێن کاکە ئێمە بەشدار نابین لەمە حیفاظەکەی لەسەر وەحدەی سووریا عینی کات پێمان خۆش نییە دەوڵەتێکی تاالبان کە تورکیا خوڵقی کردی لەسەر حکومەتی عێراق و پێکەوە هەوڵ بدەین ڕێگە لە ئێرهابیەکان بگرین ئەمە حەقی خۆیانە حەقیقەت دوور نییە پێمان نێتەکردنم قەسە بکەین بەڵام ئەمە حەقی عێراقە کە دەوڵات تعبیر لە خۆ بکات ئەمە عینە بووچوونەکەی من سیناریۆی CIA لە کە چۆن لە ئەفغانستان دووبارەیان دەکەن ئەم سیناریوە کە ئەوەیان کردیە بەڵام عاقڵ ئەوە لە خەڵتی ئەوراق لە سیاست حەکیمە سیاسەتی حەکیمانە ئەوە تۆ نەبیتە بەشێک لە خەڵتی ئەوراقەکان جارێکی تر ئەم دوو ڕۆژە ئەمڕۆ سوبەی مووقفی عێراقیەکان بە واضحی حکیمات ئەکا لەسەر تەساڕی ئەسرا باشە دکتۆر عێراق مەترسی وەک خۆت باست کرد مەترسی سەرەڵدانەوەی داعش یاخود مەترسی داعشی ئێستاش لەسرە و مەترسی ئیسرائیلی لەسرە ئەمریکا موقفێکی ینی تێڕوانێکی تاڕادێکی زۆر جیاواز و حساسی بەرامبەر بە عێراق هەیە ئێستا و بەشێکی زۆر لە سەرکردەی عێراقیەکان داواکەن کە گروپە چەکدارە عێراقیەکان بەشدار بن لەو شەڕی سووریایە عێراق دەتوانێت ئەم هەموو شەڕ و جەنگ و ئاڵۆزی و گلەیی و زەختانی کە لە سەرەتی بەڕێوەی ببات لە یەک کاتە سبب هەیە سببێک لە استهلاکی محلية حقیقت هەندێک قادەی عێراقی هەنە فقاعاتی عێراقی هەنە حەزیان لە پۆز و ئەو شتەی استهلاکی محلیە بۆ قەشمەرکردن لەسەر خەڵک و خەڵکیش لە وڵاتە زۆر حەزی لە درۆ لە قەشمەرخان بەڕاستی لە قسەی زڵی بێفەعلە و خەڵکێکی تریش هەیە بەڕاستی لە دەست ئیران ناوێ هیچ پاسدارێک بەشدار بدەن شەڕ ناتوانێت بریاری خۆیدایە یعنی پێیان گوتیە تۆیەت لە حرەکەی زیاتر بچیت زیاتر لە خۆت تێکەدەی بەڕاستی ئەمە مەسجەکە وازەحە هەندێک عێراقی هەنە ترساون ئەزانن لێیانەدەن بەڕاستی لێیانەدەن یعنی ئەزانن هەوڵێکی جددیەدەن کە پارەکانی خۆیان لە جێگایەکی ئامن دابنن لەزانن لەبەر فەسلی ئەخیرە مەشهەدی ئەخیرە حەڵقەی ئەخیرە لە مسلسلی نظامی فئەیەکی معەیەن لە وڵاتە خەڵکێکی تریش هەیە نەخێر جددیە کە بەشدار بێت ئیمانی هەیە لەبەر پوچێکی سیاسی و نیان مخاترەکان چۆنە ئەم ترسانە هەمووی پێکەوە هەیە باڕاست من ئەڵێم تا ئەمڕۆ خەتەری زەرب عێراق لە لای ئیسرائیلەوە خەتەرێکی زۆر جددیە سەرهەڵدانی داعش جددیە وەزعی تەحالفی شیعی وەزعێکی هەشە تەنسیقێکی نییە کوردەکان لە گەلیان تەنسیقێکی تەواویان نییە لە مووقف لەبەر ئەوان تەنسیقێکی استیخباری ئەمنی نییە کە لەباری سیاست قسە بکەن محتاجیان بە جوڵێکی تەوا هەیە مووقفێکی موحد هەبێ مووقفێکی محەوت هەبێ ئەم وڵاتە لەم ئەزمەیە لەم زلزالەی کە لە دەور و بەری لە خۆمانە ئەوە نەکەن ئەم سووریا بوو دێر نییە سبەی وڵاتێکی تریش بێ هەم بایدەوای یعنی ئەوە نییە بڵێن ئەم سەسەرەی ئینهیاری ئەنزمەی سیاسی تەنها لە سووریا ڕاوەستێت دوور نییە تەتەووری تر بێت لەبەر وەزعی ئەنزمەکانی سیاسی لە ناوچەکە هەمووی هەشە هەمووی ینی ڕزاوە هەمووی بەیسی نییە بەڕاستی من ینی تەوەقعەکەم شتێکی زۆر ڕۆبدات لەبەر خەڵکێکیش هەیە حەزی لێیە ئەوراقەکان پێکەڵ و پێکەڵی کات لەبەر لە مەسلحەتی خۆیدایە ئێمە بەرامبەر قوناغێکی جددین شەقل ئەوسەتێکی جددین خارتەیەکی سیاسی جددین بزانین چۆن بە عەقلانە کار بکەین
شلون تعامل بين الاحداث السريعه كان نتكلم الاحداث كان زور سريعه سرعتي كي جدي هي بزانين شلون كسك تخيل نكر انهيار جيش السوري بمحل حتى روسا كان روسا عجبي كرديا امن نظام بستري انهياري كرديا حتى اسرائيل استنازن شلون امن نظام بستري انهياري كرديا انهياري حتى كان حدا لكم جقرا استيد تركيا كان حزيان ليبو اما إشي تخطيطي كي هواوا بلام تخيل يا ندى كرد بهم سرعه حتى ابو محمد جولاني تخيل ندى كرد بانه امتى حالفي كهيا جيشي راستي عملية جهاد كي تم حدا بم سرعة نبوية من عليهم أم سيناريو نادي الله هندي وراتا كان يتر لنا وشكتوا باربيت بما فيهم عراق. برئيس دكتور محمد إحسان شرۆڤەکاری سیاسی سوپاس با ئامادەبوونی بەڕێستان لە بەغدا و لەگەڵمان بووی.